ڕێز کێنە سیمەرمان لێکۆڵەری سیاسی سەبارەت بەوەی کە نەتەوە یەکگرتوەکان داوا لە ئیسرائیل دەکات لە سووریا بکشێتەوە. سوپاس بامەدەمۆنی بەڕێستان بەڕە سیمەرمان ئەمە چەندین جارە یعنی ئەنجومەنی یاسایشی نێودوڵەتی داوا لە ئیسرائیل دەکات کە لە پێشڕەویەکانی بەردەوام نەبێ و لەمە بوەستێ بۆچی ئیسرائیل بەردەوامە کێ پابەندیەکە بۆی کە ئیسرائیلی تر بوەستێ لە سووریا. لە بڕوادام ئیسرائیلیەکان زۆر بەڕاشکاوانە گوتویانە ئەوان ئاسایشی خۆیان دەپارێزن ئەگەر هەست بکەن بۆ نمونە تورکیا هەوڵ دەدات بارەگا و بنکەی سەربازی لە سووریا داگیری بکات هەر شتێک بیانوێت بیکەن دەیکەن بۆی ڕێگری لەمە بکەن نانەوێت تورکیا ببێتەوە جێگرەوەی رووسیا لە بنکە ئاسمانیەکانی سووریا بۆ نمونە لە بنکەی تیفۆر و بنکە ئاسمانیەکانی دیکە. لە هەفتەی ڕابردوو هێزی ئاسمانی ئیسرائیل ئەو بنکە ئاسمانیانەی بردومان کرد بۆی ڕێگری لە تورکیا بکات ئەم ناوچانە کۆنتترۆل بکات. ئەمە کێشەیەکی ناوچەیە کێشەیەکی زۆر دیاریکراوە تورکیا هەوڵ دەدات سووریا کۆنتترۆل بکات ئەمە بابەتەکەیە و وەکو بنکەیەکی بەرەی پێشەوە بەکاری بێنێت ئیسرائیلیش دەڵێت کەواتە نیگەرانیەکانی ئیسرائیل چییە لە سووریا؟ ئیسرائیل هەمیشە نیگەران بووە لە بوونی ئێران لە سووریا ئێستا ئەمە نەماوە بۆیە ئێرانیەکان ئێستا بوونیان نەماوە لە سووریادا بەڵام نیگەرانیەکان ماون ناوچەکانی سووریا دەکرێت بەکار بهێنرێت بۆ گواستنەوەی چەک و تەقەمەنی لە ئێرانەوە لە بۆ عێراق دواتر بۆ سووریا دواتر بۆ حزبوڵڵا لە باشووری لوبنان ئەمانە لەوە نیگەرانن جارێکی دیکە نیگەرانیشن لەبارەی تورکیاوە سووریا بەکار بهێنێت وەکو بنکەیەکی ئاسمانی هێڵی پێشەوە بۆچی تورکیا پێویستی بەوەیە بنکەیەکی ئاسمانی لە سووریا دابنێت پێویستیان بە چییە بۆ موشکی ئاسمان وەرگری ئاسمانی ئایا دەیانەوێت فڕۆکەی ئیسرائیلی تێک بشکێنن یاخود ئەو فڕۆکانی کە دەیانەوێت هێرش بکەنە سەر ئێران ئەمانە نیگەران ئەمە بیانەوە بۆ ئیسرائیل کە بێوێت سنووری خاکی وڵاتێکی تر ببەزێنێ و بچێتە ناو خاکی وڵاتێکی دیکەوە و مەترسی لەسەر وڵاتە لەسەر خەڵکەکەی دروست بکە. ئەردوغان بە بەردەوامی گوتوویەتی دەیەوێت ئیمپراتۆریەتی عوسمانی دروست بکاتەوە سووریا کە بەشێک بوو لەو ئیمپراتۆریەتە دوای ڕوخانی ڕژێمی بەشار ئەسەد تورکیا بە شێوەیەک لە شێوەیەکان خاکی سووریای لکاندووە بەشێکی زۆری سووریا لەژێر دەستی لەژێر کۆنتترۆلی تورکیادایە سوپای تورکیا بوو یارمەتی دەستەی تەحریری شامدا کە ئێستا سووریای کۆنتترۆل کردووە حکومی سووریا دەکات تورکیا و یارمەتیدا چەکی پێدا هاواڵگری سەربازی پێدا ئەمە وای کرد ئێستا ئەم حکوومەتی ڕاگوزەرەی سووریا زیاترە وەک با بڵین پارێزگایەکی سەر بە تورکیا نەک وڵاتێکی سەر بەخۆ. باشە ئیسرائیل ئەڵێ ئێمە نامانەوێت هیچ سەربازێکی تورکیا لە جۆڵان ببینین ڕۆڵی تورکیا لە سووریای نوێدا چییە؟ هەروەک گوتم تورکیا بنکەی سەربازی لەو ناوچەیە بنیاد ناوە ئەو هێزانێک کە یارمەتی داعشیشیاندا با پێتان بڵێم ئەوان هێرشیان دەکردە سەر کورد لە باکووری سووریا کە بەرگری لەو زیندانە گەورەیە دەکەن کە نزیکەی 10 بۆ 15,000 چەکداری داعش لە خۆ دەگرێت نزیکەی 30 بۆ 40,000 لە کەسوکاری چەکدارانی داعش ژن و منداڵانیان لە کەمپدان ئەوان دەیان پارێزن سوپای تورکیا هێرشی دەکردا سەر هێزەکانی کورد
ئەو هەوڵی دەدا ئەو چەکدارانەی داعش ئازاد بکات کە سوکاریان ئازاد بکات ئەمە کارە ساتێکی گەورەیە سەرۆک ترەمپ هۆشداری بە ئەردۆغان داوە ناوێت ئەمە ڕوو بدات بەڵام چەندین جار هێرش کراوەتە سەر ئەو زیندانە لەلایەن سوپای تورکیاوە لە سەرەتای شۆڕشەکەدا کە دواتر بووە هۆی ڕوخانی ڕژێمی ئەسەد. بەڕاستی مەرمان سووریا توانێت سەوەری خۆی بپارێزێ یان ئەبێتەوە گۆڕەپانی یەکلایکردنەوەی شەڕی دەوروبەر وەکو پێشووتر. سیرکەن لەژێر دەسەڵاتی ئەسەد ئێران هەژمونی بەسەر سووریاوە هەبوو ئەمڕۆ لەژێر هەژمونی تورکایە کام چێژی بنچینەی و توندڕەوی ئیسلامیت پێ باشترە توندڕەوی ئیسلامی تورکیا یاخۆت چێژی توندڕەوی ئیسلامی ئێران ئەمە ئەو کێشەیە کە حکوومەتی سووریا ئێستا بەدەستەوە دەناڵێنێت من دڵخۆشم بەوەی حکوومەتی ڕاگوزەری سووریا هێرشی سەرکریستیانەکانی و سەرکوردەکانیش سەرکۆنە کرد خۆشحاڵم ئەمەی سەرکۆنە کردووە هیواخوازم ئەم هێرشانە دەوەستێنرێن ئەو کەسانی و کارانەیان کردووە لێ پرسیینەوەیان لەگەڵ بکرێ ڕادستی دادگا بکرن بەڵام خەڵکی سووریا دەرفەتێکیان لە بەردەما حکوومەتێکی گشتگیر پێک بهێنن ئەگەر بیانەوێت من لە باوەڕدانیم تورکیا ئەمەی بوێت. زۆر باشە پێتان وایە ینی ئیسرائیل ئەو داوای ئەنجومەنی یاساییشی نەتۆ یەکگرتووەکان قبول بکات و نەچێتە ناو خاکی سووریاوە و لە بەرامبەردا سووریا هیچ کاردانەوەیکی ئەبێت بەرامبەر بەوەی کە ئیسرائیل ئەنجامێتە لە ناو خاکی سووریادا لە ئاگەریەوەی کە وەڵامی ئیسرائیل بۆ نەتۆ یەکگرتووەکان نەرینی بێ و وەڵامی هێرشەکان باتەوە. حکوومەتی سووریا ڕایانگەیاندووە هێرش ناکەنە سەر سووریا بە سەر ئیسرائیل حکوومەتی ئیسرائیلیش ئەو کاری نەکردو هێرش نەکردوتە سەر حکوومەتی سووریا بەڵکو کردەوەی بەرگری کارانەی ئەنجام داوە بنکەی بەرگری لەسەر سنوور لە شاخی هەرمون جێگیر کردووە و لەسەر سنووری لوبنانیش بە هەمان شێوە ئەو کارەی کردووە ئیسرائیل ناوێت ناوچەی سووریا داگیر بکات ناوێت سەقامگیری حکوومەتی سووریا بشێوێنێت تەنیا دەیەوێت بەرگری لە سنووری خۆی بکات و ڕێگری لە بە قاچاغبرنی چەک بدات و بگات بەدەستی حەزب الله. باشە بەم شێوەیە ئاشتی و سەقامگیری بۆ سووریا بەدی دێت. من پێ دەڵێم کێ ناتوانێت سەقامگیری و ئاشتی بگەڕێنێتەوە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستەویش نەتەوە یەکگرتووەکانە هێزەکانی ئاشتی پارێزی نەتەوە یەکگرتووەکان لە باشووری لوبنان کە ناویان یونیفێڵە لە 1970 لەوێ جێگیر کراون دەستەوەستاو بوون کاتێک حەزب الله تونێلی دروست کرد چەکی دروست کرد تەقەمەنی و موشەکی بە قاچاقێنە لوبنان لە ئێرانەوە ئەم کارەی کرد ئێستاش هیچیان نەکردووە ئەو کاتیش هیچیان نەکردووە کاتێک گوێ لەم گفتوگویانێتەوە یەکگرتووەکان دەگرم بە تایبەتی کاتێک فەڕەنسیەکان پێشنیازی دەکەن وا بیر دەکەنەوە ئەوان خاوەنی ناوچەی شامن وا دەزانن کە ناوچەیەکە تایبەت بە خۆیان وام لێ دەکات تا ڕادەیەک هەست بە پێکەنین و گاڵتەجاری بکەم چونکە فەڕەنسیەکان هیچیان نەکردووە بۆ یارمەتی خەڵکی لوبنان بدەن یان یارمەتی خەڵکی سووریا بدەن لە کاتێکدا هەوڵ دەدەن حکوومەتێکی گشتگیر و ئازاد پێک بێنن من دەڵێم ئەو حکوومەتە کوردیشی تێدا بێت کریسیانیشی تێدا بێت ببێتە حکوومەتێکی نوێی سووریا. لە فلۆریداوە بەڕێز کێنێستی مەرمان لە کۆڵێری سیاسی سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێن.